سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ئاگرگرتنی دارستانەکانی چەند ناوچەیەک لە گیلان غەربی کرماشان، دەست بە سەرکرانی دوو هاوڵاتی لە شارەکانی مەریوانی و بۆکان، ڕێگری بەندکراوانی سیاسی زیندانی ئەڤین لە ئاعدامکردنی زیندانیەکی سیاسی و لە سێدارەدانی 6 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. ئاگرگرتنی دارستانەکانی چەند ناوچەیەک لە گیلان غەربی کرماشان. ڕۆژی ڕابردوو دارستانی بەرزاییەکانی قەڵاجە، تۆلەک و زەرور لە ناوچەیە گواری گیلان غەربی پارێزگای کرماشان بە هۆکارێکی نادیار ئاگری گرت و سەرەڕای هەوڵی ژینگە پارێزان و خەڵکی خۆبەخش هێشتا ئاگرەکە نەکوژێندراوەتەوە. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتوون بەهۆی ئاگرگرتنی دارستانەکان و لە وەرگاکانی ئەو ناوچەیە بەرەیەکی زۆر لە دارستان و لە وەرگاکان لەناوچوون و زیانێکی زۆر بەر سروشتی ناوچەکە کەوتووە و مەترسی گەیشتنی ئاگرەکە بە ناوچەکانی نیشتەجێبوونی هاوڵاتیان لە ئارادایە. ژینگە پارێزانی پارێزگای کرماشان بە بڵاوکردنەوەی چەند وێنەیەک لە دۆخی خراپی بەشداربوونی ئەو هەڵمەتە ئەماژە بەوە دەکەن کە سەرەڕای بەرفراوانبوونی ئاگرەکە و نەبوونی ئیمکاناتی تایبەت بە کوژانەوەی ئاگر، خەڵکی خۆبەخش و ژینگە پارێزان هەموو هەوڵی خۆیان بۆ کوژانەوەی ئاگرەکە دەن، بەڵام لەلایەن ناوەندە پەیوەندیدارەکانەوە تەنانەت تیمێکی فریاگوزاری خێراش ڕەوانەی ئەو شوێنە نەکراوە. دەست بە سەرکرانی دوو هاوڵاتی لە شارەکانی مەریوان و بۆکان. ڕۆژانی دووشەممە و سێشەممە 14 و 15 ڕەزبەری 1404 دوو هاوڵاتی لە شارەکانی مەریوان و بۆکان لەلایەن هێزانمیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراون. بەپێی ڕاپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ڕۆژی دووشەممە 14 ڕەزبەر هاوڵاتێکی خەڵکی گوندی نێ سەر بە شاری مەریوان بە ناوی حەسەن مێهرابی لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیسلاحاتی شاری مەریوان دەست بەسەر و هێشتا شارەنووسی دیار نییە. هەروەها ڕۆژی ڕابردوو هاوڵاتێکی خەڵکی شاری بۆکان بە ناوی کامران سوڵتانی تەمەن 45 ساڵ بە هێرشی هێزانمیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ڕژیم کراوە. شایانی باسا سەرەڕای بەدواداچوونی بنەماڵەکانی ئەو دوو هاوڵاتیە لەسەر شوێنی ڕاگرتن و دۆخی تەندروستی ناوبراوان تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بۆ دوو هاوڵاتیە زانیاریەک لەبەردەستانیە. نەڕزایەتی خوێندکارانی خاجە نەسیر لە شاری تاران. ڕۆژی سێشەممە 15 ڕەزبەر خوێندکارانی زانکۆی خاجە نەسیر لە شاری تاران دژ بە وەدی نەهاتنی جاخوازیەکانیان و هەروەها بێبەشکران و دەرکردنی خوێندکارانی ناڕازی کۆبوونەوە. بەشداربوونی کۆبوونەوەکە باوتنەوەی دروشم دژ بە خراپی دۆخی خواردن و شوێنی مانەوەی خوێندکارانی ئەو زانکۆیە، گەندەڵی بەرپرسان، گوشاری ناوەندە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر خوێندکاران، نەبوونی خزمەتگوزاریە پێویستەکان و هەروەها بایەخنەدانی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ئەمنیەتی خوێندکاران لە زانکۆکانی ئێران ناڕزایەتیان دەربڕی و جەختیان لەسەر ئەوە کردەوە کە تا کاتی وەدی هاتنی داخوازیەکانیان بەردەوام ئەبن لە ناڕزایەتی. ڕێگری بەندکراوانی سیاسی زیندانی ئەڤین لە ئاعدامکردنی زیندانیەکی سیاسی. ڕۆژی سێشەممە 15 ڕەزبەر هاوکار لەگەڵ گواستنەوەی ئەحسان ئەفراشتە بەندکراوی سیاسی لەلایەن هێزەکانی زیندانەوە بۆ ژووری تاکەکەسی، بەندکراوانی سیاسی زیندانی ئەڤین بە بەستنی دەرگای بەندەکان ڕێگەیان لە گواستنەوەی ئاعدامکردنیەوە بەندکراوە کرد. بەپێی هەواڵی گەیشتوو بەندکراوانی سیاسی بەندی 7 زیندانی ئەڤین کاتێک ئەحسان ئەفراشتە بەندکراوی سیاسی مەحکوم بە ئیعدام بەمەبەستی جێبەجێبوونی سزای سێدارەکەی ڕەوانەی ژووری تاکەکەسی دەکەن، هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بەرپرسانی زیندان ڕوبەڕووی خۆڕاگری بەندکراوانی سیاسی لە ئەو بەندە دەبنەوە و بە ناچار واز لە گواستنەوەی ئەو هاوڵاتیە دێنن. شانی باسا بەندکراوانی بەندەکانی دیکەی ئەو زیندانە بە وتنەوەی دروشم دژ بە دەسەڵاتی حاکم لەسەر ئێران و هەروەها لە سێدارەزانی بەندکراوان پشتیوانینیان لە زیندانیانی بەندی 7 ئەو بەندیخانەیە کردووە. مانگرتنی کرێکارانی پاڵاوگەی قەشم.
ڕۆژی سێشەممە 15 ڕەسبەر 400 کرێکاری پاڵاوگەی 6,000 بەرمیلی قشم دژ بە پێنەدانی هاغدەست و خراپی دۆخی ژیانیان دەستیان لە کارکێشایەوە و کۆبوونەوە. بەشدەربوونی کۆبوونەوەکە ماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی هاغدەستەکانیان دۆخی ژیانیان لە خراپی جایە و خوازیاری بەرزکردنەوەی ئەستی هاغدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمنی شوێنی کار، ئەمنیەتی پیشەی و ئیمکاناتی ڕەفاهی، پێدانی هاغدەست و مەزایە دواخراوەکانیان، گەڕانەوەی ئەو بڕەپارە کە وەکو باج لەسەر هاغدەستەکانیان کەمکراوە و هەروەها بایەخدانی بەرپرسانی ڕژیم بە جاخوازیەکانی کرێکاران بوون. کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی شارەزایی ئەندیمشک. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کرێکارانی شارەزایی ئەندیمشک دژ بە کەمبوونی هەغدەست و گوشاری بەرپرسانی شارەزایی کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی بە وتنەوەی دروشم خوازیاری بەرزکردنەوەی ئەستی هەغدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان، پێدانی هەغدەست و مەزایە دواخراوەکانیان، دابینکردنەوەی بیمەی دەرمانی کارامە، ئیمنی شوێنی کار و ئەمنیەتی پیشەیی، گۆڕانی گرێبەست، کۆچای هاتنی گوشاری هێزانیەکانی شارەزاریە و شارە بۆ سەر کرێکارانی ناڕازی و هەروەها وەدی هاتنی بەڵێنەکانی بەرپرسان بوون. دەستبەسەرکرانی لاوێک و دوو منداڵ لە شاری ڕاسک. ڕۆژی ڕابردوو دوو منداڵ و لاوێکی خەڵکی شارستانی ڕاسک سەر بە پارێزگای سیستان و بەلوچستان لەلایەن هێزەکانی ئێدارەی دەسەڵاتیە و شارەوە دەستبەسەر کران. ئەو سێ هاوڵاتیە بەناوەکانی مۆرتزا بیجاد، مۆبین نیگجوو، ئەبوو بەکر بیجاد پاش دەستبەسەرکرانیان لەلایەن هێزانیەکانەوە ڕەوانەی شوێنێکی نادیار کراون و سەرەڕای بە دووەداچوونی بنەماڵەکانیان لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنیان تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو سێ بەندکراوە زانیاریەک لەبەردەستانیە. کۆبوونەوەی کرێکارانی شرکەتی نەوتی فەلات قاڕا لە دوورگەی سیری. ڕۆژی سێشەممە 15 ڕەسبەر کۆمەڵێک لە کرێکارانی شرکەتی نەوتی فەلات قاڕەی شاغەڵ لە ناوچە عەمەڵیەتیەکانی سیری دژ بە پێنەدانی هاغدەستەکانیان کۆبوونەوە. بەشداربوونی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم و هەڵگرتنی پلاکارد، خوازیاری بەرزبوونەوەی ئاستی هاغدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان، بەکردەوە دەرهاتنی یاسای 15 ڕۆژکار و 15 ڕۆژچوودان، وەرگرتنی هێزی کاری نوێ، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمنی شوێنی کار، ئەمنیەتی پیشەوی و ئیمکاناتی ڕەفاهی، گەڕانەوەی ئەو بڕەپارەیە کە وەکو باج لەسەر هاغدەستەکانیان کەمکراوە و هەروەها سەربەخۆیی سندوقی خانشینکراوانی سەنعەتی نەوت بوون. دووە هەواڵ لە سێدارەدانی 6 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا 6 بەندکراو بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی دیزڵابادی کرماشان، ساوا، بەم، دەستگرتی ئیسفەهان و مەراغا ئیعدام کراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، سێ بەندکراو بناوەکانی ئەرسەلان خانی، قاسم سەجادی و ڕەحیم تەوەکولی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی دیزڵابادی کرماشان و دەستگردی ئیسفەهان ئیعدام کراون. هاوکات سێ زیندانی دیکە بەناوەکانی محەممەد سابەکی، ئیبراهیم ڕەزاپور، ئەبوولفەزڵ حسێنی بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانەکانی بەم، مەراغە و ساوا لە سێدارە دراون. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.